کا قادر چۆنی؟ باش کا قادر باشی جان سلامتی باشی ساعتت کووە سلێمانی چۆنە؟ بژی جان سلامت بیست باسی دەکەم کا قادر وەختەیەک دوو پرسیارمان هەیە پێمان خۆشە بۆ خوایە کاکی لە تعزیەم ئەی باشە کو تەلەفۆن کرد لە تازیەی لە تعزیە بوومەوە کاتە تەلەفۆنێکت هاتبوو بۆیە وەم کرد ئێستا مەش پرسیارێکمان هەیە لەسەر ئەو ڕەوشەی نوێی ئەو کوردستان هەر بە کورتی جوابت دەمەوە تەسجیلیشی کە کازان تەسجیلێ باشە بڵێم تەزی یعنی باشە خراپم نەوە تۆ تەسجیلی کە بابە تەسجیلی کە بەڵێ کا قادر لەسەر ئەو ڕەوشە قسەت بۆەکەم فەقەت باش بەس ئەدی دوێنێ ساڵیادی تیرۆ کوشتنی زانا بوو قام زانایی ئەوە بوو لەسەرەوە قسەت بۆەکەمەوە توانی لە مەحکەمەوەوان پرسیارکەی بەس ئەخر هەموو تیرەکان ڕوولەتووە جوابت نادەمەوە لە زەرکە خوا حافیزت زۆر خۆتە ئەمە ژوا بڵاو دەکەینەوە تۆ گوێ لە پرسیاری یەکەم ناگرت پرسیاری بەخوا پرسیاری یەکەم پێ ناوێ ڕۆژنامە نووسبی سەحافیبی هەر شتێک بی کە تۆ پرسیاری یەکەمە کردووە لەسەر ڕەوشی کوردستان دەگوێ بگرە بۆیە جوابت نادەمەوە بە زوانێکی کا قادر بڕواوکەم پرسیاری یەکەم پێ ناوێت لەبەر ئەوەی پرسیاری دووەم اختصاصترە و مۆزوعی ئەمنی لای من گرنگترە ئەگەر مەوزوعی ئەمنی بەساقە بە مەوزوعی ئەمنی من یەکێکم لەوانەی کە خۆم پێ ئاخری دەرچووی یاسام لەگەڵ سەروەری یاسام لەگەڵ چەسپاندنی دەسەڵاتی دادوەریان لەگەڵ سەربەخۆی دەسەڵاتی دادوەری و دادوەریان لەبەرەوە هەر کەیسێک کە پەیوەندی بە تیرۆرەوە هەبێت پەیوەندی بە کوشتنەوە هەبێت تەنها ڕێگەیەک بۆ یەک لاکردنەوەی ئەو جۆرە کوشتن بێت تیرۆر بێت کێشەی تر بێت واتە هەرچێک پەیوەندی بە کوشتن و دزی و ڕاوڕوتەوە بێ بە پێی اختصاسەکانی دەزاکانی دامەزراوەکانی حکوومەتی هێرم چ پۆلیس بێت چ ئاسایش بێ چ دژە تیرۆر بێ ئەتوانرێت لە ڕێگەی دادگاوە یەکلا بکرێتەوە لەبەرەوە ئێمە من بەش بە حاڵی خۆم یەکەم کەس بووم لە کوردستان و ئێستاش پێ دەڵێم من بێمنەتی خۆم لە هەموو شتێک ڕاگەیاندووە لەسەر تەلەڤیزیۆن سێجان هەر کەسێک هەر حیزبێک هەر ڕێکخراوێکی سیاسی هەر بنەماڵەیەک یەک کێشەی هەیە لەگەڵ من ئەتوانێت لە دادگا دەسەڵات دادگا سکاڵا تۆمارکە هیچ لاریەکەم نییە لەبەرەوە من یەکێکم لەوانەی لە هەموو ئەو بوارانە هەمیشە لەگەڵەوە هەموم کە پشتیوانی لە یاسا و سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ و چەسپاند باوەڕم بە مافەکانی مرۆڤ و چەسپاندنی ئازادی و دیموکراسیەیە و لەگەڵەوە دام کە بواری ڕۆژنامەگەری بواری ئازادی بواری بیرۆڕا هەمیشە فراوان بێت ئێستاش لەگەڵەوەم کە بۆ چارەسەرکردنی سەرجەمی کێشەکانمان لە کوردستانە ڕێی یاسا بژیرێتە بەر بۆ هەندێک کێشەکانی تری شەوێ شەفاف بین لەگەڵ میلەتی خۆمان لەگەڵ کۆمەڵگەی خۆمان لەگەڵ بیرروباوەڕی خۆمان بۆی کە بتوانین کێشە و جێروگرفتەکانی ناو کۆمەڵگەکەمان چارەسەر بکەین لەگەڵ ڕێزم بۆ چالاویش بەس کا قادر ئەس پێ ناکەی ئەو نوع جملانە ئەوە دەیان ساڵە هەمووی بانگەشەی حاجاکەی هەموو جملەیەکی تر لە ئەوروپاژی هەموو ئەو جملانە هەموو ئەو قسانە هەموو ئەو قسانەیە کە تۆش دووبارەیەکەیتەوە منیش دووبارەیەکەمەوە فلانیش دووبارەیەکاتەوە ئەوە بۆ جا من نمونەیەکت بۆ باسکەم بەڵام ئەوە ڕۆژی شان باسی خەبات و تێکۆشانەکرا ئەجنەبیەوەی زۆر تەبیعیە باسی خەبات و تێکۆشان بکەی نبینی کۆمپا شەریکەی بیپسی کۆلا خۆر بیپسی کۆلایە هەموو ساڵێک و هەموو مایەک و ئیدعای بۆ خۆیەکات و بیپسی کۆلاوە ئەوە لەبەرەوە کاکی لێوە کۆمەڵە خەڵکێکن ئەبێت دائیمەن تۆ من فڵان لەسەر ئەوانەی کە چەمچی هاوڵاتی بوون و چەمچی دەسەڵاتی دادوەری و ئەوانە ئێستاش لە وڵاتانی دنیا و پێشکەوتنەکانی دنیا باس لە ئازادی و فراوانکردنی دیموکراسیەت و مافەکانی مرۆڤەکرێت ئێستا بۆ باسی مافی مرۆڤەکرێت بە قسەکەی جەنابێت ناخۆم تەهین لێرە شتەکان تاوانەوە بەس کا قادر قەزم لەوەیە وەکو بانگەشا هەمووتان دەیکەن بە زۆر کردار یعنی کەس نییە دژی ئەو جملانەی تۆ بێت من ئەوە آخر بەس بەڵێ کەس بانگەشەی بۆ کا بە جێبەجێ ناکا بەڵام من لە ژیانی خۆمات جێبەجێم کردووە باوەڕم بە ڕەخنە و ڕەخمە لە خۆگرترە باوەڕم بە چەسپاندنی پرانسیپەکانی ئازادی و دیموکراسی ئەوانە هەیە ناگەر باوەڕم پێ نەبێت گوێ لە تۆ ناکەم باوەڕم پێیەتی بۆیە خۆشم تەلەفۆنم بۆ کردیتەوە نانام دەستخۆشی لێکەم ئەو دەنگەشتە زیرە کە داخرا دوای کردەوە بە خۆت ئەو شتە چی پۆزەتیڤە
پرسیارێکی تەواو یەکەم وەرنەگرتووە لەسەر ڕەوشی کوردستانە چی بۆ شتێکیدا لەبەرەوە کاکە بەس کا قادر تخوا با بچینە ناو مۆزوعی ئەزانین جیا ئێستا پێم وتی هەر کەسێک هەر شتێک هەر بابەتێک پەیوەندی بەوانەوە هەیە ئەتوانرێت لە ڕێگەی دادگاوە یەکلا بکرێتەوە لەگەڵ ڕێز بۆ جەنابەت بەس کا قادر تخوا کا قادر تۆ باوەڕ بەس یەک قەوز نابی ئەمە کۆمیتارێک بدەین لە کوردستان هیچ کەیسێک لە دادگا لە قازانجی خەڵک ئەوانەی تیرۆر کران ئەتوانی ئەو هەموو تیرۆرە سیاسیە بەگشتی بانەچینە سەر زانای قایم قام هەموو تیرۆرە سیاسیانەی توخوای قەوز بۆ ئەوەی حساسیەتەکەش بە ئەوە نەبی هەموو تیرۆرە سیاسیانەی لە کوردستان ڕوویدایە ئەتوانی یەک نموزەجی جوانی دادگای کوردستانم پێ بڵێ یەک نموزەت لە بندەستی خۆتان ئێتو مەکتەب سیاسی یەکێتی بووی بەڵێ گوێ لە براد بگرە هەدە لەو کەیسانەی کە باسی پەیوەندی بە تیرۆرەوە هەیە ساکراوەتۆ وەکو چێ بۆ معلوماتە دایانێتیایە من ناچوە ناوەردەکە نا ئەخر یەک نمونەم پێ برێ باشە لە خەتی سلێمانی تخوا کە قادر یەک دەقا فەرهاد فەرەس تیرۆر کرا عەلی بۆسکانی تیرۆر کرا بەکر عەلی تیرۆر کرا وایان نا هەمە حەلاق تیرۆر کرا مامۆستا ئەمین تیرۆر کرا دەتوانی یەک نموزەجی ئێوە یەکێتیم پێ بڵێ ئەوە ئەتوانیت لە دادگا و لە دەسەڵاتی دادوەری پرسیار بکە بڵێ بۆ یەکلا ناکرێتەوە کاکە ئەو دادوەرانە ئەمە دەزانین یعنی معاناتی هەموومە پەیوەندی بەوانەوە ئەوە پەیوەندی بەوانەوە پەیوەندی بەوەیە لە حکومەت و دەسەڵاتدار لە پرسیار بکەی بۆ یەکلا ناکرێتەوە پێتان بەس ئەنگۆ ئەمە هەموومە منتەهین حزب زۆر باڵا دەستە لەسەر دادگاکان یعنی هەموو شتەکان تەوزیع حزب کراوە تۆ مەکتەب سیاسی بەڵێ ئەزای چۆنە ئەو یەکێکە لە هەڵەکان ئەزای چۆنە هەندێک بابەت هەیە بابەتی اختصاسیە هەنی مەسەلەی دادگا پەیوەندی دادگا بێ کەسانی مختص کەسانی شارەزا کەسانی کە لەو بارا کارەکەن ئەوانە دابدرێن نە کەسانی بێتوانە کەسانێک شارەزاییان نەبێ کەسانێک ئەوانە بێت لەبەرەوە پێویستە دەسەڵات کە تۆ لە تەواوی دنیا لە هەموو دەوڵەتە پێشکەوت خوازەکان لە هەموو دەوڵەتەکانی ترا کە باوەڕیان بە دیموکراسیە ئەبێت دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سەربەخۆ بێت بەس ئەو بانگەشانە کا قادر ئەزانم ئەوانە نییە وەکو پەیڕە و پرۆگرامەکانی هەموو حزبەکان با نەکەڵ بڵێن پارتیوشێتی وەک دروشمی سەرڕەفەیە لە کردار ئەمە لە هیچ حزبەک نابینی یعنی ئەوە مشکلەیە یعنی ئەو بانگەشانە بڕۆ مەسعود بارزانی وە دەڵێ جەلال وەی دەگوت پاڤێل وە دەرێ نێچیروان وە دەرێ مەسعود بارزانی وە دەرێ وەنیە ئەمە خەبات دەکەین لۆ هەندێ خۆ ئەمە لە دەسەڵات نین ئەمە خەبات دەکەم لەوەی لەو دووری وڵاتەی دەمانەوێت نیشتیمانەکەمان جوان بی من لاریم نییە لەو خەبات و تێکۆشانەی کە بۆ ڕاستکردنەوەی هەڵەوکەم و کوڕەکانە لاریم نییە لەوەی کە ئێوە خەبا دەکەن لە بوارەکەی خۆتان بۆ ئەوەی هەڵەوکەم و کوڕەکان ڕاست بکرێتەوە وایە نایەنێ 5,000 کیلۆمەتر ئەم دوور نەبم کا قادر من لە بۆم بەڵێ کەسمان بە تۆشەوە بە منیشەوە کەسمان بێ هەڵەوکەم و کوڕی نەبووین نانە منتەهین لەوەی بەس ئەنگۆ لە دەسەڵاتن کا قادر من لە سوید معاناتم مەشاکلم ئێستا کوردستان نییە بەڵام دێم لەگە خەباتی گەلەکەمانەوەش مەبدەئی خۆمە ئیجباری نییە وانە بەس ئەنگۆ لە دەسەڵاتن کاکە ئەنگۆ لە دەسەڵاتن گچکە و گەورە و ئەو دروشمانە بە خەڵک دەڵێن بەس یعنی کا قادر دخوا بابەت لەوە بی ئێستا کەیسی زانە لە کۆڵت نابێتەوە لە قۆناغی تیتی ئازانم بەس لە باشە بەڵێ ئەو کەیسە چەند پەیوەندی بە تۆیەوە نەش پەیوەندی بە منەوەیە باشە لە قۆناغی تو گیرایە لە قۆناغی تو لە قۆناغی منە گیرابێ خۆ من نەمگرتۆ دەسەڵات بەڕێوبەری ئاسایش بووی بەڕێوبەری ئاسایشنەوە ئاسایشەکەی تو نەگیرا تۆ پیاوی من پیاویشی حقوقیم بەڵێ کە هەر کەسێ بیژێرێ بە بڕیاری دادوەر زۆر تەبیعیە دادوەر گرتێتی دادوەر خۆی لە محکەمە خۆی تەحمولی مەسئولیەتێکە خۆی بە بڕیاری دادوەر گیراوەی تر خۆی باشە چۆن بوو ئەگەر یعنی چ جەریمەیەکی کرد کەت بووە ئاسایش نەکەت بووە پۆلیس بنمونە لە حاکمی دادگا بپرسە ئەی چۆن بوو کا قادر تخوایە قپسیاری کە تۆ مەکتەب سیاسی واز لەوە بێنی مدیری ئاسایشی معقولە ئەو هەموو ساڵە تێپەڕیە کەیسی کادیرێکی وا گەورەی یەکێتی کەس نەیزانی چۆن بوو چۆن نەبوو
یعنی چۆن دەتوانن نموزەجێکی لە پارتی باشتر پیشان بدەن کە ئەوە بەڵێ ئەو کەیسە لە دادگا یەکلا بۆتەوە ئەتوانی لە دادگا پرسیاری چاومەر ئێوتیان دوو کەس گیراوە بە کەفالەت بەربوونە دوو ئیماد ئەحمەد و ئەوەی ئەم بزانم لە کەسی نزیکی زاناشم پرسی ئەڵێ ئیماد ئەحمەد و دلێری سەید مەجید هەر نەچوونە دادگا کەستان نەچوونە دادگا یعنی ئەمە من خۆم بەش بەحاڵی من کاکە هەر کاتێک دادگا داوای من بکەن لەبەروی کەسێکی حقوقیم و باوەڕم بە دادگا هەیە ڕێگەچمە بەردەمی دادگا لەبەرەوە لەوان لە خۆیان بپرسە بۆ نەچوون یان پێ چۆی تێن نەچووە لەوان بەس کا قادر تخوا منطقە کادیرشی وا دیاری خۆتان ئەنگۆ کەیسەکەی وا غامز بۆ ئەو هەموو ساڵە چۆن دەتوانن جیابن لە چاو پارتی لەو هەموو تیرۆرە سیاسی یعنی چ فەرقتە پارتی دنیای خەڵکی تیرۆر کرد کەسی لاریم نییە کە هەموو کەیسێک پێویستە لە دادگا شوێنی یەکلاکردنەوەی کەیسەکە ئەگەر سەربەخۆبی بەس کا قادرەوە کا قادر ئەگەر دادگا سەربەخۆبی ئەمنیت و منتەهین لە کوردستان من پێ دەڵێ نۆتیەکەوە ئەبێ کار بکەین بۆ یەکلاکردنەوەی دەسەڵاتی دادوەری ئەبێ ئەمە ئیشی لەسەر بکەیت تۆش و منیش و فلانیش و کە باوەڕمان بە سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری هەبێ باوەڕمان بە سەروەری یاسابێ ئیشی بۆ بکەین ڕێتەوە ڕخنانە لە دادگا هەیە یەکیش کەشەی بێ گلەی و گازندەی لەسەرەوەوانە بەڵام ئەبێ ئێمە هەموو کۆڵ نەدەین لەسەرەوە کار بکەین بەس قادر ئەتوەس پێن بەسەس پێ ناکەیت ئەو کەیسانە ڕوون بن ئەو کەیسانە ئاشکرا بکرێت هەر کەسێکە وەسای ئەو کەسانەش بدرێکە کاری نادروستی کاری خراپەکاری یا تیرۆرەکەن من لەگەڵەوە بخۆم باوەڕشم پێیەتی وەکاریشی بۆکەم کا قادر بەزە تۆس پێ 31 ساڵی ڕەبەقە دەسەڵات لە دەستی ئێوە و پارتیدایە ئەو دادگایە یەک نمونەی جوانی نییە لەسەر زیندانیکردنی بەرپرسەک زیندانیکردنی تیرۆرەک یعنی یەک نمونە بەڵام وەرە بڕۆ خەڵک لەسەر 5 دیناری ئەمن لە ڕانیە بووم دیانە بووم کا قادر تخوا یەک ئەوە دیانە بووم شەوێک ناوی مەسئولەکەی پارتی با نەڵێم نەوە بتە حەساسیە و شتیوالە بەس وەڵا کەریم سنجاریش با من ناوی خۆمە بە لۆری چەندین لۆریان ئاودی کرد مناڵەکی فەقیر لەسەر جادە 5 دیناری بردبوو سەریان سفر کرد دێشیاندا مناڵێک کەچی هەر شەوەکەی بەخۆی یەک دنیا ئەرزاقی برد ئەو نموزەجێ تا ئێستا بەردەوامە دادگا بەس لە بۆ ژن و مێردمایە عەقدی زەواجی لێ بکرێ دادگای کوردستان ئەخرکا قادر بەو شێوازە یان بۆ ئوسلوبەش نییە جار بەو دەرەجێ هەرەوە ماوە هاتووی باشی شەیە دادوەری باشیشی تایە بەس دەرەقەتان نایە دەرەقەتان نایە من پێ دەڵێم یەک مەسئولی دزم پێ بڵێ کە تە زیندان ئەوە ئیسرائیل ئەمنوت و دەبینین یەک مەسئولی دزم پێ بڵێ کە تە زیندان ئەوە ئیسرائیل ڕئیس وزەرا دەخەنە زیندان چەند وەزیریان خستە زیندان ئەوە دادگایە لەو شەرقەیە و چەند 500,000 کیلۆمەترێک لێمان دوورە قسەکان ناگرین منیش هاوڕام ئەڵێم پێویستە ئیش بۆ ئەوە بکەین دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێ و دادگەکان سەربەخۆ بن بۆ ئەوەی کە بتوانن ئیجراعاتی قانونی لەگەڵ هەموو کەسێکان جاریش کەش بسپاس بۆ تۆ بەس کا قادرێک پرسیاری کە ئەزام ئەک پرسیاری کۆتە لێ ناتو یەک دقیقە آخر هەموو ناگیرم برا بە خۆت دەزانی یەک پرسیاری کە من پرسیمە لە دوایە ئەزام دەست خۆش کارێکی باشە منیش نەقڵ دەکەم دەڵێم کا قادر بەخۆی هەر پێشترش خۆم تەلەفۆنم بۆ کرد ئەزانم نانە بە منیش یاوتێک کە قادر تەلەفۆن بۆ خەڵک دەکاتەوە فعلەن من بە دوو تەلەفۆنم بۆت کرد ئەزانم کا قادر لە 2009 ینی ئەو هەواڵەی بەدەست ئێمە گەیشتە وەختی کە گۆڕان دروست بە کۆمەڵێک زۆر لە خەڵکی ئاسایش دەنجیان بە گۆڕاندایە جەنابەت زۆربەت نەقڵ کردینە یعنی ئایا ئەوە لەگەڵ دروشمانەدا گونجێک کە ئێستا تو بانگەشەی بۆ دەکەی تۆ ئاگات لەوە ئاگات باش لێتی نە هیچ بەعکسەوە من خۆم لەگەڵ کەست نەقڵ نەکردێ لە ئاسایش لەسەر ڕای جیا کارگوێشە پێێ بە ئێستاشەوە ئەو ساش
بەس زۆر خەڵک نەقڵ کردووە یعنی من خەڵکی ئاسایشی یەکێتی بە منیان گوتووە ئەو پرسیارەی ئاڕاستە منەوە هیچ کەسێکم من باوەڕکاکی گامە باوەڕ بۆ شتانە نەبوو چکاوانەی کە لە ئاسایش بوون بوو زۆرینیان ڕێخستی دێرین بوون پێشمەرگەی دێرین بوون هاو ڕەفیقی خۆم بوون هاو خەباتی خۆم بوون تێکۆشەر بووین لە یەک حیزبی سیاسیە چوونەتە حیزبێکی ترەوە زۆر تەبیعیە لەلام باوەڕم بە بیر و بڕای ئازادە چکە من لانی کەم لەو حەقیقەتە باشە تێیەکەم کە موچە بڕینی موچەی خەڵک خراپە خەتەرە چا تۆ موچەی فەرمانبەرێکە بڕین یان چۆتە حیزبێکی ترەوە موچە تەنها مڵکی شەخسی ئەو کەسە نییە موچە پەیوەندی بە خێزانیەوە هەیە بە مناڵیەوە هەیە بەەوە هەیە لەبەرەوە من قەت لەگەڵەوانە نەبوو موچەی خەڵک بەس کا قادر ئەم بە چاوی خۆم لە ڤیدیۆ دیمان چەندین ڕائید و عەقید کڵاویان لەسەر نرا لە 2009 ڕائید و عەقید گۆڕان بڵاوی کردەوە کە دەنجیاندا بوو بە گۆڕان و لە ئاسایش و لە هەموو شوێن 2000 کەستان لە ناو هێزەکان ئێستاش تایەتی لە ناو هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگا دەنگ بەلایانی کەدا ئەجزان و کەسی جراتیان لەگەڵاتە بەس 2009 2000 کەستان زیاتر نان بڕا کرد یعنی لای منەوە نەبووە لە ئاسایش کەس نەقڵ نەکردووە لەسەر ڕای جیا لای منەوە یەک کەسم نەقڵ نەکردووە باشەکە قادر من قسەی کەم یارە دوو پرسیارە بوو سپاسشت دەکەم دەی سەرچاو کا قادر باشە سەرچاو کا قادر زۆر سپاست دەکەم چای من سەر